بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەشی دووەمی بەرنامەکەم لەگەڵ عومەری حاجی عنایەت بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. لەم بەشەدا قسە لەسەر کۆمەڵێ باس و بابەت و ڕووداوی گرنگ دەکەین لە ناوچەی هەڵەبجە تایبەت بە ڕووداوەکانی دوای شۆڕشی نوێ لە ناوچەی هەڵەبجە و ئەو ڕووداوانی لە ساڵانی هەشتاکاندا لەو شارە ڕوویاندا و هەروها ڕاپەڕینی مایسی ساڵی 1970 و کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجە و ڕۆڵی پێشمەرگە لە ناو شاری هەڵەبجداوە ئەو ڕووداوە دڵتەزێرانەی بەداخەوە لە دیوی دووەمی کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجەدا بەسەر خەڵکی ئەو شارە هاتوو لەم کتێبەدا باس کراوە تاوتوێ دەکەین. کۆمەڵێ باس و بابەتی گرنگە لە ناو ئەو ڕووداوانەدا کە کتێبەکە ئاماژەی پێکردووە ئێمە هەوڵ دەدەین ئەوانە شەنوکەوت بکەین لەگەڵ کاک عومەری حاجی عنایەت کە بەشێک لە کارکتەرەکانی کارکتەری فەرهادە لە ناو ڕوودا لە ناو کتێبی من و شارەکەمدا. سپاس بەخێر بن. سپاسەوە بەڕێز. نازانم من وەکو بەشی یەکەم تکراری بکەمەوە یاخود هەرچی ئەم کتێبە ئەخوێنینەوە کە ئەڵەی فەرهاد و تو ئەڵەی چەند کەسێکی جیاوازە بەڵام هەردوو جارە بێتەوە بە عومەری حاجی عنایەت. بڵێ من ئەکرێت زۆربەی ڕووداوەکانی هەندێک لە ڕووداوەکانی من بۆ خۆم کارکتەری سەرەکی بووم تایە بەڵام وەکو پێم وتی من حەزم نەکردووە خۆم بکەم بە قارەمان و پێشم خۆش بووە لە خلالی بڵێن کارکتەری فەرهادەوە کەسایەتی گەنج و ئەوانی لە تەمەنی عومەری حاجی عنایەت بوون لەو سەردەما زیندوو بکەمەوە لەبەرەوەی زۆربەی ئەو ڕووداوانی کە وەکو بم باس کردی تەنها عومەری حاجی عنایەت نەیدیوە یا نەیبیستووە یا هەندێکی خەیاڵی عومەری حاجی عنایەت ینی هەندێکی وەکو نووسەر وەکو نووسین وەکو چیرۆک من دامڕشتووە لەو ڕۆمانە لەبەرەوەیە خۆم دوورخسۆتەوە لە مێژوو لە ئەوانە بە کوتێکی من وەکو چیرۆکێکی درێژ یا وەکو ڕۆمانێک ئەو بابەتم نووسیوە بەڵام واقعیشی تێ. لە پێشەکی کتێبەکەشە کامەران سوبحان بە ڕەهایی ئەڵێ فەرهاد کارکتەری فەرهاد عومەری حاجی عنایەت ئەو بۆ خۆی ڕێی خۆی وایەکە من حەزم نەکرد دەستکای ڕێی ئەو بکەم بەڵام کارکتەری فەرهاد بەشێکی عومەری حاجی عنایەت بەشێکی عینە سینە سادە زۆری تێ. زۆر باش. ئێمە لە بەشی پێشوە باسی زۆر ڕووداوەکانی هەڵەبجەی سەردەمی شۆڕشی ئەیلول و ئەو کارەساتانەی بۆ ناوچانە هاتووە شەڕی براکان و شەڕی براکوژی لە ناوچەکەدا و باسی کۆمەڵە باس و بابەتی کۆمەڵایەتی و سیاسی و مێژووی ناوشارەکەمان کرد. ئەمەوێ لە بەشی دۆمە زیاتر تەرکیز بکەینە سەر سەرهەڵدانی شۆڕشی نوێ و هەروەها ئەو ڕووداوانی لە ساڵانی هەشتاکانە لە ناوچەکە ڕوویدا. ئایا نەهامەتیەکانی خەڵکی هەڵەبجە هەروەکو چۆن لە سەردەمی شۆڕشی ئەیلولە بەڕێزت باست کرد و لە کتێبەکە ئاماژەی پێدراوە لە سەردەمی شۆڕشی نوێژدا بە هەمان تایپ و مۆدێلەوە دووبارە بوویەوە یاخود گۆڕانکاری بەسەرە هات؟ سەبارەت بە شۆڕشی نوێ بەڕاستی دوای ئەو نسکۆی ساڵی 1975 کە بەسەر خەڵکی کوردستانە هات و شۆڕشی ئەیلول تووشی ئەو دارمان و نوشستێ بوو ئیتر خەڵک ئەوەکوڵێ ئەلغەریق بوویەتە شەبەس و عشپی خەڵک بە شوێن چڵە پوشێ جایەکە ئەگەڕات دەستی بۆ گرێەوە تایبەتی خەڵکە نیشتیمان پەروەرەکان خەڵکیش هەبوو ئیتر هەر لە یەکەم ڕۆژەوە کە شۆڕش کۆتایی پێات دەستی کرد بە فرۆشتنی فیشەک و فرۆشتنی سیلاح و تەنانەت مەدفەعەکانی بیار و تێوەڵەشیان هێنا خەڵکی هەبوو سەرلق بوو سەرلقی شۆڕشی ئەیلول بوو هات فرۆشتەوە بە حکوومەت بەڵام لە ناو ئەمانە کۆمەڵێک گەنج و خەڵکی خوێنگرم و ئەوانە خەڵکی تازە دەم و ئەوانە پێگەیشت بوو کە ئەو کەسا ئەو بڵێن وەکو بابەتی فەرهاد ئەوانە هەبوون کە مشوری ئەویان نەخوات چی بکرێت چی نەکرێ تروسکایی هەبێ نەبێ ئەگەر سەرنج بدەی لەگەڵ فەرهاد لەگەڵ کەمالی سایقەکەیە کە ئەچن بۆ سەری پرۆژەکان و بۆ ئیشکردن و ئەوانە موناقەشێکی دوور و درێژ دەکەن لەگەڵێکا و کەمال پێ ئەڵێکا کە تۆ گەنجی و فەرهاد ئەوێ بڕاتە دەرەوە و بێ بە پێشمەرگە و بەڵام هیچ تروسکایەکیش دیار نییە و ئەڵێ لە هەر شوێنەکە تروسکایەک هەبێ لە شوێنە هەبێ من ئەمەیە بڕۆمە دەرەوە کەمالیش نەسیحەتێکە ئاڵێ مەلا مەسەفا بەو هەموو 50-60 پێشمەرگەوەی چی بۆ نەکرات و تازە بە تەمای بە تەمان بە کڵاشینکۆڤێکی ڕزی و بە دەمانچەیەکەوە جارێک کە بڕنەوە شەق نەسیحەتی و ئامۆژگاریەکە ئاڵ نەکەی شتیوانەکەی هەڵەبجە مهندسێکی تیانیەوە تەناتۆ مهندسی لەم شارە خەڵک ئومێدی پێێتە دەستکە بە ئاوادانی شارەکەت ئەوە زۆر باشترە بۆ تۆ ئیتر لێرەوە کۆڕ و کۆمەڵی گەنجەکانی هەڵەبجە لە ئەگەر سەرنج بێ لە چاخانەکەی ئەبەریش پیاوێکی ڕخۆ نیشتمان پەیوەر بوو تازە لە زیندان بەربوو چاخانێکی دانابوو وەک تەقریبەن وەکو شوێنێکی ڕۆشنبیری خەڵکی گەنجەکانی هەڵەبجەی لێ هاتبوو ئەوانەی بڵێن خەڵکی چەپ و خەڵکی شۆڕژگیر و ئەوانەی سەر بە کۆمەڵە و سەر بە بڵێن نیەتی ئەویان هەبوو جارێکە شۆڕش دروست بێتەوە لێ کۆبوونەوە و دەنگ و باسەکان بە یەکترەکان لە خلالی چاخانەکەی ئابەڕیشۆ ئەکرێ بڵی
وەکو بنکەیەکی نهێنی لە هەمان کاتیشە ئاشکراش بوو بەڵام قسە و قسە هێنەکان بە نهێنی ئەکرا لە نێوان خۆیانە ئاڵوگۆڕی دەنگ و باسەکان ئەهێنرا و ئەبرا ئاڵوگۆڕی بیرروڕا ئەکرا لێەوە ئیتر هەواڵەکان بە ئێمە گەیشت ئایا شۆڕە دەستی پێکردو یان دەستی پێ بەڵێ لە هەڵەبجا تا مەزرۆیی هەبوو بۆ هەڵگیرسانەوەی شۆڕشێکی نوێ ئەوانەی کەوا نیشتمان پەروەەر بوون وەکو پێموتی بەڕاستی بەو هەوایان ئەزانی کە بۆ سیەکانیان دێ بەڵام خۆچوزانن دەرەنجامی شۆڕش ئاوای لێ ئەمەی لێ ئێستاکی ئەمەی لە بەشی یەکەما باسی کرد کۆمەڵێک شیتیا بوو شۆڕشەکەیان بە جۆرێک لە چوزان بە جۆرێک لە چاواشەکاری و بە جۆرێک لە بار بەسەر شاری کۆمەڵگاوازان لێرە نیەتی لێرە لەم کاتەش جاری دومیش هەرە بووی پێم نەوتی خەڵک هەبوو پێشمەرگە بوو یەکسەر هاتەوە چوو لە بەردەمی منەظەمە لێوە گستیەدا ئاوڕشێنیە کرد خەڵکی لەو نەوعەشە بوو خەڵکیش هەبوو خۆی ئامادە ئەکرد بۆی جارێکە شۆڕش دەست پێ بکاتەوە هەر بە درێژایی مێژوو خەڵکی کوردوا بوو خەڵکی خۆفرۆش و خەڵکی دوڵەڕووی بەڕێز و بیسەران و بینەران نەفز نزمی تایە بەڵام خەڵکی شۆڕژێر و دڵگەرم و نیشتمان پەروەرشی تایە دوو بەش بوون کەلتوری جاشایەتیەکە شەر بەردەوام بوو کەلتوری جاشایەتی لەگەڵ دەستپێکردنەوەی شۆڕشی نوێ یەکسەر مەفرەزە تایبەتەکان دروست کرا و لە هەڵەبجەش 3-4 مەفرەزەی تایبەتی تیا بوو ئەگەر سەرنج بدەی باسی شەهیدبوونی کۆمەڵێک پێشمەرگەی قارەمان لە منتیقەی ئیمامی زامن و ئەوانە کە چۆن لە لاشەکانیان هێنایەوە فەرهاد چۆن ئەگەر سەرنج بدەی سەیری لە دیواری خەسەخانەکەەوە ئەڕوانێتە ناو خەسەخانەکە کوڕێک بە ناوی برایمی عەبەزێرانیش بە برینداری تەوان 6 کەس شەهید بوون لە دەرەوە لە سەجادەکە فرێدراون و خەڵق قسەکە و جەماعەتی بڵێن ئەوانەی کووردە بەعسیەکانی ناو هەڵەبجە زۆر بە پەرۆشەوە ئەچن بەرەو کابرای مەسئولی منەظەمە و بە سەرکەوتنێکی گەورەی دانێن لەم کاتا فەرهاد سەیری دیوارەکەی ئەو دیوەکە لە خەسەخانەکەەوە خەسخانی هەڵەبجە دیوارێکی کۆنکریتی هەبوو سەیری ئەو دیوارەکەی ئەکا بینێ سێرەکەی برایم بەدەست کۆمەڵێ سەربازی عێراقیەوە گیریان خواردوویان سەری برایم بەرزەکاتەوە و پێڵێ جنێو بدە بە مام جەلال ئەویش لە بری ئەوەی جنێو بدات تفیەکاتە ناوچاوی ئیتر ئەوە تەمان دوجارە بێم تاوە هیلا کراوە زۆریان لێدا هەموو دووچای خوێنە 2000 کابراایکی بێرێکی سووری لەسەر بێ ئەگەر بەوردی کتێبەکەت خوێن بێتەوە لێ دوورەکەی دورکەونەوە لێ و یەک سەڵی لێ ئەدەن برایم لەو شوێناشەی دەکەن ئەوە گوڕ و تین و بەسەرەن هیوا و ئامانجی خەڵکی گەنجەکانی هەڵەبجە ئەکرێت لە برایمە کۆ بکەیتەوە برایم پیاوێکی بە خوێندەوارێکی ئەو تۆشی نەبوو کوڕێکی گەنجی هەڵەبجە بوو دایکی خۆشی نەبوو لە باوەژنی هەبوو لە عایلێکی زۆر هەژاریش بوو بەڵام پەیوەندی کرد بە شۆڕشەوە بۆ دەوردەبرا بە بڕوای تۆ شۆڕشی نوێ زەڕورەتێکی مێژووی بۆ قۆناغە دروست بێتەوە لە ناوچەکە بە بۆچوونی من زۆر پەلەیان کردە بۆیە ئەویان نەکردایە ئەگەر ئەو شۆڕشی نوێ دروست نەکرایە من تەسەور ناکەم حیزبی بە ئەستەرحیلی بکردایە تەرحیلی گوندەکانی نەکرد تۆ لە هەشتاکانی ئەوەی ئەم عەقڵێتەی ئێستا هەمانە وەکو نووسەرێک من قسەکەم لێرە ئێستا ئەو عەقڵێتە نییە کە ئێمە تازە دەم و گەنجین و تازە لە کولیە تەخەڕوجمان کردو و هێشتا وەکو کابراڵێ خوێنمان سەرەکە لە دەمارەکانمانە وەکو ئێستا نییە بیرکردنەوەمان بە بۆچوونی من دوای ساڵێ 2 ساڵ من لەوە تێگەیشتم کە هەڵەیان کردووە بۆیە پەلایان نەکردایە لە تۆ هەر لە ساڵی هەشتاکانە یەکێک لە سەرکردە سەربازیەکانی عەسکەریەکانی کورد پێشمەرگە ئەبینیت و پێڵەی هەڵەتان کرد لە شۆڕشی ئەوە حەزەکەم ئەو چیرۆکە بجێڕمەوە من و پێم وایە دوو ناوەهێنی کاک عوسمان و کاک تاهیر کاک عوسمان ئەمری خوای کرد کاک عوسمان و کاک تاهیر ئەلاکولین فەرهاد و عوسمان و تاهیر فەرهاد دێتە سیساق بۆ پرسێک کە ئەگەڕێتەوە دوو کەسی لەگەڵا بێت جەمیل و جەلال و پێم وایە دوو کەسی کەن لە ڕێگا گەرێتەوە لە گردەنازیە سێرەکە مەفرەزەی پێشمەرگی لێ پێشمەرگی نازانێت چ لایەنەکە لە فەرهاد سێرەکە ئامۆزایەکی خۆی بەناوی حەمەتیاری گیراوە و عوسمانی عەلەشینیش گیراوە هەردووکیان ماون ئەو دوانە ئەکەدا ئەبەزیە بۆی هاوکاریان بکە ئەچێت لەگەڵ پێشمەرگەکان قسەکە و چییە و لەگەڵ برادەرەکانیە ئەڵێ یەکیان لە پێشمەرگەکان پێڵێت تۆ چی دەڵێ من مهندسم هاوارەکە بۆ مەسئولەکان لە کاکەوەرەوە مهندسە بە ئەمەش بە کوردیەکەی وشەی مهندسەکەی بێتە هۆکاریەوە فەرهادیش بخەنە پاڵ عوسمان و پاڵ حەمەتیار ئەویش ئەگیرێ و ئەبرێن بۆ سوورێن لە سوورێن لەوێ لەعین بەڕاستیە بێ بۆترێ حرمەتێکی زۆریان لێگرن احترامێکی زۆریان هەر لە یەکەم ڕەبایە کە ئەو شەوەی لێ بوون بە فەرهاد دەڵێ کوڕێکی لێ بۆ بەرپرسەکان ناوی کاک مەحیدینە مەحیدینیش ماوە پێم وایە
پێڵێ لە بە کاکە با نیشانەشی ئەڵێ کاکە من ئەسیرم نیشانەشکێنی چی بکەن لە باباسیری چی وەرە با نیشانەشێنە بکەین جا بۆ بەیانەکەی ئەگەر هەر وەکو بۆ بیرهێنانەوە گەل لەبیری بێ کوڕێک پێشمەرگەیە لای محێدین بەیانی کە هەڵساوە هێلکە ڕۆنیان بۆ بکات لەبیری ئەوەی شەکری کردووە بە هێلکەکە خوێکەشی کردووە ناو چایەک لە ناو ڕێبێکە ئیتر لەوێ محێدین بە بێتەل قسەی کرد لەگەڵ کاک هەڤاڵ محەممەد لەوێ کە باسەکرێ بەرپرسێکی بە جەماعەتی سۆشیالیستە ئەڵێ با فەرهاد بڕاتەوە بەس ئەو دوانەکە بێن ئیتر فەرهادیش قبوڵ ناکڵێ من ناڕۆمەوە من لەگەڵ ئەمان دێم کەچنە لەوێ لە ناو خێمەکە مناقەشەیەکی توندیشی دروستە بێ بە هەڤاڵ ئەڵێ پەلەتان کردووە لە هەڤاڵ محەممەد ئەڵێ فەرهاد پێ ئەڵێ پەلەتان کردووە لە دروستکردنی ئەم شۆڕشە هێشتا مابووی ئەگەر ئێوە ئەم شۆڕشتان بەم شێوە دروست نەکردایە ئەو گۆڕا گواستنەوەی دوگوندانە دروست نەبوو ئەوەیە تۆزێ پەلەتان نەکردایە تاوەکو خەڵک بە تەواوی بڵێن بابەتی ذاتی و مەوزوعی بۆ شۆڕشەکە بهاتێتە پێشەوە یعنی خۆیەتی و بابەتی بهاتێتە پێشەوە ئەو کات دەستان پێ بگرێ بەڵام هەڤاڵ محەممەد بە توانجەوە قسە ئەکات و بە کوردەکەی دەڵێ ئێوە لە ناو پێخەفی گەرمان لە ناو شار و ئێمەش لەم شاخەین و ئەیتر مناقەشەیە لەو بەینا دروستە بێ لە بینی هەردووکیانە دەرکەوت دواتر فەرهاد ڕاستی کرد بەڵێ بەڵام هەڤاڵ محەممەد محەممەدی حاجی مەحموود نییە ئەوەیتر من لەوێ نامێ ناوەکان کەسێک بۆ بەناوی هەڤاڵ محەممەد بەڵام دوجار محەممەدی حاجی مەحموود یا هەڤاڵ محەممەد فەرهاد بە یەکێتی ئەزانێ بەڵێ ئیتر لەوێ ئیتر مناقەشە و شتین زۆر دروستە بێ لە نێوانیانە تەنانەت هەڤاڵ حاجی برایمی داوەتی فەرهاد دەکا پێڵێ بە یەکێ لە پێشمەکانی ئەو ڕادیۆی بێن بیخەنە سەر دەنگی کۆمەڵە ئیزاعەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کاک فەرهاد گوێ لێبێ و فەرهادیش لەو کاتانە یەکێتی نەبووە بەڵام فەرهاد ناو ڕێخستەکانی کۆمەڵا بوو بەس لای ئەوان ئاشکرای فەرهاد تاوانی فەرهاد ئەو بوو مهندیس بوو یاخود بۆ ئەوەی گیرا کە بە دەوڵەمەندێکی بزان و هاوکاری شۆڕشکا و پاری لێوەرگرت ئەمێ بۆ مێژوو ئەو قسەیە بکەین ئەخیر جار کە یەکی 500 دیناریان لە کاک حەمەتایار و کاک عوسمانی عەلیشین سەند فەرهاد پیان ئەڵێ کاکە با منیش یارمەتیی شۆڕش بدەم هەریش نێبیێم بەو ڕەبیە کە بەیانی نانەکەم لێ خوارد بوو 200 دینار دەرێنێ بە هیچ جۆرە لێ وەرناگرن تەنها ئەخیر قسە پیان وتبوو تەبەن ئیزنیشیان داوە وتر فەرهاد ئیزندراوە بەڵام بە فەرهاد ئەڵێن کاکە تۆ پارەمەدە ئەویش ئەڵێ من پێم خۆشە ئەڵێ باشە ئیتر کەواتە منتان بۆ گرتوویێنە ئەڵێ هیچ نەبێیسە ئێمە لە ئەگەر مهندسێکی ئەڵمانی بگرین لە ئەڵمانیا ناومان دەرەچێ ئیسش لە هەڵەبجە ناومان زیاتر دەرەچێ ئەڵێن مهندسێکیان گرتووە یانیانە بۆ ئێرە و بە سەلامەتی ناردیانەوە فەرهاد بەڵێ بۆی بۆچی بەرپرسێکی حیزبی شووعی تەکلیفی بووە کە ئازادی کەن بەڵام بەگوێی ناکەن بەرپرسی حیزبی شووعیەوە هەر لەو کاتە هەر ڕەفیقی فەرهاد خۆیە بەناوی نووریە ناڵم ئەو مەفسول مەفرەزەکە کە مەفسول مەفرەزەکە زۆر ئیسرارێک کرد لەبەر ئەمە مهندسە ببەرێ وەکو دەستکەوتەی بینی ئەو نەیشێ ناسی چیە حتا خەڵکی دیەکەش چۆخام هەمووی نایکی لێ زۆر تەکلیفەکە کە فەرهاد ئازاد بکرێ بەڵام بەجێی ئەویش ناکەن بە کوردی و بە کوردی وەکو دەستکەوتی ئەیانوێ سێکە دەگەڵ خۆیانە بەرنەوە بەڵام کە ئەگەنە ئەوێ تقریبا وەکو خێریش لاترەوە هۆکە ئەبێتە هۆکاری سەرەکی ئەوەی هەڤاڵ محەممەد و فەرهاد لە یەکتر بناسن و پەیوەندیشیان نەبێت تا کۆتایی وەکو پەیوەندی دۆستایەتی و تەنانەت پەیوەندی سیاسی و دوور ڕاگۆڕینەوە معلوماتیش هەڤاڵ محەممەد لەوانەیە خۆی مابی ئەمە بەشێکی شۆڕشە بەڵێ بەڵام بەشێکی تری فەرهاد یا با بڵێن عومەری حاجی عینایەت کە لە زانکۆ فەسڵەکرێ سەدام حوسەین نەبینێت ئەوە کاک فەرهاد لەگەڵ دوو خوێنکاری ترە دوو قوتابی ترە و کاتە قوتابیمان پێویستە ناوێت تەنانەت قوتابی و خوێنکاریشیان جیا کردەوە لە سایە سەرێم دوو حیزبەوە لە خوێندنی باڵا خوێنێ بە پلەی باش زۆر بە پلەی باش دیبلۆمی باڵا تەواوەکە ئەبێت یەکسەر ڕاستەوخۆ مەرجەکە ئەوە بووە کە ئەبێ بە پلەی باش دیبلۆم تەواوەکەی ئەو کاتە توانین لە ماستەر دەوام بکەی بەڵ کاتێ داوایان لێەکەن لە تەیب و لە نەورۆز دەگەڵ خوێنکارەکانی تر تقریبا 10 خوێنکار بوونە بە هەمویانەوە کە ئەبێ پەیوەندی بکەن بە علی کەسێکە بۆ بەناوی علی زیاب پێی وتون و توێتی ئەبێ ئێوە ببن بە باسی ئەجینا ئێمە ڕێگە نادەین ئێوە بەردەوام بن ئێمە کەسێ دروست ناکەین بۆ بێتە مامۆستای زانکۆ ئەگەر باسی نەبێت فەرهاد و نەورۆز و تەیبیش بە یەک دەنگ پێیاڵێن لێمە هاتوین بۆ خوێندن ناتوین بۆی سیاست بکەین و ئەوانە ئەڵێ ئەگەر بە عەرەبی پێیاڵێ ئەڵێ ئیذا ما تنتمون للحزب من باکر مەداو بن ئەڵێ ئەگەر نەبن بە باسی لە بەیانیەوە نابێ داوام بکەن ترێ بە هۆکاری ئەوەی کەوا تووشی نووسیە بن ئەگەر سەرنج بدەیت بە بازارەکە پیاسە ئەکەن و قسە لەگەڵێکا ئەکەن و کەسیان نییە و لای جادی قەناتەوە ڕۆن و
ئەخیر جار ئیتر فەرهاد وەگەڵێ پەنا بۆ چڵە بووینەکە ئەبان نامەیە نووسیە بۆ ئەو کاتە سەدام حوسێن هین بووە جێگری سەرۆکی مەسیحیادی سەورە بووە بە تەلەفۆنی 464 ئەو ڕقەمی تەلەفۆنەکەیکە ماوە نامەیەکە نووسێت بۆ تەلەفۆنەکە بۆ ئەوێ ئەچێتە بەغا لە یەکێ لە ئوتێلەکان و تەلەفۆنەکە بۆ ئەو ڕقم لەو ڕقەمەڵێن لەکوێی ئەڵێ ملۆنا لێ تەمان ئامۆژگاری فەرهادیش کراوە کە نابێ بڵێ کێشەکە چییە ئەگەر بڵێ کێشەکە چییە نایبینی ناوبن هەرچی ئلحاحی لەکەن ئەڵێ کێشەکە ئەگەر ئەبێ خۆی ببینم یان نەبێ پێتر دەچێتە لای کێشەکەی بۆ باسەکە و دەنیشی پێ بێ یاداشتێکی پێ بێ ئەیداتێ احترامیشی لێگرێ ئەڵێ کوڕم ئێمە دژی ئەو بامەدەوێ ئەمە خوێندنەوە بە کوردێکی هەندێ دروشم و شیعاراتی بەڕاق ئەڵێ بە فەرهاد بەڵام ئەخیر جار بە فەرهاد ئەڵێ بڕۆ دوای مایشکە جوابەکەت بۆ دێتەوە بە ماڵەوە کە فەرهاد یەتە دەرەوە دوای یەک مانگ یەک نامی بۆ تێ کەسێک واژوەی کردو بە ناوی کاظم بوتین كاظم بوتين مديري مكتبي صدام حسين ولو كاتا على نأسف لعدم إمكانية تلبية طلبك داوای لێ بردنەکەین ناتوانین کە ئەو داوای کە دۆ داوات کردووە جێبەجێ بکەین و ئیتر فەرهاد واز لە خوێندنی دکتۆرا دێنێ و لەمەوەیتە تووشی ناو دایرەکانی دەوڵەتە بێ و دامەزرێ لە دەوڵەت باش فەرهاد لە هەشتاکانە یا سەرەتای ساڵی هەشتاکانە بێ بە سەرۆکی شارەوانی هەڵەبجە لە سەردەمێکا حیزبی بەعەز لێوێ و زۆربەی بەڕێوەبەرایەتی و دەسەڵاتەکان لای ئەوانە فەرهاد نەبوو بە بەعسی لە کاتێکا کە ئەبێ بە سەرۆکی شارەوانی نە هەر پێویستی بۆ نەکرد ئەسڵان خۆیان مەمنونیش بوون تۆ بی بە سەرۆکی شارەوانی چونکە هەموو دەڕێی زایرەکان هەڵەبجە هەر هەمووی خەڵکی نیشتمان پەرۆر بوون ئەوانەی سلێمانیش زۆربەی زۆریان خەڵکی نیشتمان پەرۆر و مەسەن بۆ نمونە مدیری بانک کاقار بوو مدیری کارەبا کە مهمتر بوو لە شارەوانی کاک تۆفیق و هەیکەلی بۆ کراوە مەسەن مدیری دیفاع مەدەنی کاک حەبیب بوو دوای بوو بە زابطی ئاسایش لە سلێمان ئەوش ئەو مەرجە لای ئەمان هەیە لەوێ نەبوو نەک لەوانەیە لە منتقە عەرەبیەکان ئەویان بۆ کرابێ بەڵێ لە منتقە کوردیەکانان نەیانەتوانی ئەگەر سەرنج بدەی فەرهاد جارە ڕوبەڕووی مەسوولی منەظەمەیە بێتەوە کە کەسێکی جێی شەعبی زبڵ فراتە ناو باخچەکە و ئەمەی گرێت و ئەوان و غەرامەیەکە سویچەکانی دایرەکەی فڕیا بەسەر مەسوولی منەظەمە ئەڵێ ئەوە کلیلیش دایرەکەت بڕۆ کەسێک کە بێنەوی خرشوی زۆر بێ منەتانە بووە نەخێر زۆر لەوە گەورەتر بووە چۆنە خۆی دەردی میلەتی کورد ئەلێرایە یعنی وا تەسەورەکەن هەر کەسێ بۆ نمونە ئێستا تۆ لەگەڵێکی یەکێتی نیشتیمانیا قسە بکەیتە تۆ یەکێتیت تۆ خاوەنی بیر و ڕای خۆتی ئەوش خاوەنی بیر و ڕای خۆیەتی بەڵام فەرهاد لە کاتێکا لە زانکۆ لە بەرەوەی ناوێ بە بەعسی فەسڵ کرێ بەڵام لەولاوە بێ بە سەرۆکی شارەوانی خۆی امتیازێک نەبوو هیچ امتیازێکی هیچ امتیازێک تەنها ئەرکێکە پێویست ئەمە پەیوەندی بە دەردی میلەتەوە نییە فەرهاد یا بڵێن عومەری حاجی عینایەت کاتێک دوای کیمیایی بارانی هەڵەبجە ئاوارەی ئێرانی شەبێت لەوێش تەنانە لێپرسینەوەی لەسەرەکرێ کە چۆن بەعسی نەبوو بۆ سەرۆکی شارەوانی ئەوە هینە ئەوە ئەین دەرد لە ئێران هەبوو خۆ چۆن لە هین بوو من کە ئەو کاتی تەمان کیمیایی بارانی هەڵەبجە کرا فەرهاد وەکو مدیری بەلەدیە نەماوە بەڵام پاشخانێکەکەی ماوە ئیجازە بدە با تەواوی بەڵێ نەماوە بۆتە شاربەدەر کراوە لەسەرەوەی کەوا کارمەندێکی خۆی شکاتی لێ کردو و توی جنێوی یاوە بە سەدام حوسێن کە ئەڵێ جنێوی یاوە بە سەدام حوسێن ئیتر ئەوە بوو ئەمن گرتی و دوای گرتنەکەی 40 ڕۆژێت دیار نەماوە و تەنانەت قایمقامی ئەو کاتەی هەڵەبجە ئەگەر لە حیوارێکا تایەتی سەرنج بدە فەرهاد بە کەلەپچەکراوی لە بەردەمی مدیری ئەمنایە تەلەفۆنێکی بۆ دێ مدیری مەکتەبەکەی قایمقامە دیارە چییە تەلەفۆنی بۆ دێ ئەڵێ هێنەکەی ئەکاتەوە لۆ سپیکەرەکە ئەکاتەوە ئەڵێ گوێ بگرە ئەڵێ جەنابی قایمقام ئەڵێ لە کتێبەکە تایەتی ئەگەر تەعزیبی شاهیدەکان نەدەن کە کەژاڵی ژنی تۆفیقی ڕەعنا و عارفی بامۆچی و شێرزادی حەمەینانەوە 3 شاهید بوون کە ئەمانە ئەلاساس سوێن بدەن عومەر یا بڵین فەرهاد هینی کردووە وتوێتی من سەدام حوسێن ئەخەمە ژێ قوانەکان ئاواش کاتەکە لە فەرهاد کراوە کە ئەوان ئەبێت تەوان ئەڵێ ئەگە تعزیبی ئەوانە نەدەی ئەتراف لەسەر فەرهاد ناکەن ئیتر لەوێ مدیری ئەمن پیاوترێ بێ لە قایمقامەکە ئەڵێ بابت بم بۆ سلێمانی ئەمانە ئێوە سەرت خۆنجا با لێرە نەکە تاوکەم جەنابەت پرسیارەکە لەسەر ئەوە بوو کە پرسیارەکەم لەسەر ئەوە بوو کە تۆ تەنانەت لە ئێرانیش ئاخری بێمە سەر ئێرانەکەش دوای ئەوە تەوانتر فەرهاد لەوێ نامێنێ لە کیمیابارانەکە فەرهاد ئەچی ئەوتێتە معمەلی قیری عەربەت ئەگەر بەوردی خوێن بێتەوە کتێبەکە هاتچووەکە ئەوانە هەر بەویستی خۆی ینی ئەو بێزارە بێ لە
نظامی بەعەس ئەوێ بڕاتە ئێرە ینی ئەگەر لەناو هەموو هەڵەبجا خەڵکەکەی بەدیل گیرابێت تەنها فەرهاد بە تەنها خۆی بۆ بەویستی خۆی چکە ڕۆژی 15 مانگ دێتە سلێمانی دێتە عەربەت دێتە سلێمانی ئیجازە وەرەگرێ و خواحافیزیەکە لە هاوڕەکانی و لە مدیرەکەی و زۆر هەوڵی لێن هەڵێ کاکە من ئەڕۆمتر من نامەوێت لەگەڵم نیزاما بمێنمەوە و ئەڕۆم لەگەڵ شۆڕشا ئەکەوم و سەرم بەرەو کێڕۆژ با بڕۆم ئەگەر سەرنج بدەیت کە چێتە ئێران ئەوانەی کە ماڵەکەیان تاڵان کردووە نازانەگەر باسی دێنە سەر باسی ماڵ تاڵان دێمە سەر و باسەداوی تر هەبوو پێشەوە باسی ئەوەی ئێرانیەکان تەوان خامنەئی من خامنەئی ینی ئەو خامنەی دێتە لای هین ئەگەر سەرنج بدەیت باسی خامنەیشم کردووە لە هینەکە لە خامنەی بوو ئەکبەرایەتی بوو هاتە خودی خامنەئی نوێنەری خۆمێنی بوو هاتە ئەو پۆلی کە ئێمە تیاسیوە کەسی تیا بوو خەوتین وتی نقلیانکەن بۆ کرمان و ئەوانە فەرهاد دێتەوە بە ڕووی ئەڵێ ئێمە لەگەڵ سەدام حسێن کاتی خۆی لەسەرەوەی 50 کیلومتر گوازین تۆ 1000 کیلومتر ئەوانە بە کوردی ڕوبەڕووبێن لەبینی ئەو خامنەیە دروستە بێت هی نەکات یعنی خامنەیی تر دیارە قەنەعات پێیاکان نیان بن بەس دواتر کەسێک دێت بۆ لای فەرهاد بە ناوی ئیقباڵ پێڵێ ئەڵێ فلانە کەس گزارشی لێداوی سێ کەسی سەر بە یەکێ لە زوتنەوە ئیسلامیەکانی هەڵەبجە هەرچێکیان دوانیان ماون پێم وایە دوانیان ماون ئەوانە ئەچون لە ئیطلاعاتیین گزارشێکەدەن لە فەرهاد دەڵێنەوە ڕئیسی بەلەدی هەڵەبجە بووە و ئیتر لەسەرمە فەرهادەیە کە فەرهاد ئەچێتە سجن سێرەکە ڕئیس بەلەدی هەڵەبجە تازەکە کە کاکەریم بووە کەریمی مۆندیس لەوێیە و دوای هیچ شتێکی گفتوگویەکی کەم و ئەوانە دوای دووسێ ڕۆژ فەرهاد لەبەرەوەی بەری ئەبێ ئازادیەکەن و دێت تۆ زانیاریەکانی دەقیقە ئەو سێ کەسە شکاتیان نەتۆ کرد ئاوەڵێ زۆر دەقیق بوو چکە پێشەوەی بگیرێم زانی بووم لەگەڵیانە ناکۆ بەڵێ ناخۆشی هەبوو لەبینی پاشخانێکی ناکۆکی لەبینی فەرهاد و لەبینی ئەوانە ناخۆشیێک هەبووە لەسەر بابەتی ئەرزوشتیوا و کە یەکێکیان لە مجلسی قادی سەورەوە ئەمرێکی هێنابوویەوە کە زەوی وەرگێ فەرهادیش پێوتوە ئەو زەویە بۆ مزە بە مزایدە ئەفرۆشێ تەرخان ناکرێ بۆ هیچ کەسێ ئەمە سەرەتایەنەکە بوو تەنان لەگەڵ قایمقامیشە قایمقام پشتگیری لەو کرد بوو ئیتر زۆرێ لە خلاف دروستێ بێتە هۆکاری ئەوەی فەرهاد و ئەو باش ڕووداوێکی تری ئەمە فەرهاد و ئەو ئینسانە ئیتر تۆزێ خلافێکی قرزەکەوێتە بینانەوە قەتیعە دروستە بێ لە بینانە ئەگەر سەرنج بدەیت کاتێک کە ئەو بەڕێزانە دێنە ناو مەکتەبەکەوە فەرهاد سەرپەرشتیاری ئاوارەکانە بێت لەوێ ڕێگەیان نادەن ئەوان بێنە ژوورەوە فەرماندەکە دێتە لای فەرهاد دەڵێ سێ کەس هاتوون بیان کەمە ژوورەوە فەرهادیش پێیان با بێنە ژوورەوە کاچێ سێرەگا یەک و دوو سێ هەرچێکیان هاتێنە ژوورەوە لەوێ یەکسەر کە دێتە ژوورەوە ئەڵێ چی بوو نەهاتن بۆ ئێرە تا گیران ئیتر لێرەوە خلافێ ڕوبەڕوو بنێ دروستە بێ دوای ئەوەی دەنگەدەنگە دروستە بێ شەڕێک جۆرە شەڕێک لە بینی ئاوارەکان و لە بینی ئەو سێ کەسا دروستە بێ دوای کەچنە دەرەوە ئیتر ئەوان پێ ناخۆشە بێت لێ ئەو تۆمەتە بۆ فەرهاد دروست باش یەکێ لە ڕووداوەکانی تری هەڵەبجە کە ڕووەیە ڕاپەڕینیا بڵین ڕاپەڕینەکەی مایسی ساڵی 1970 لەوێ تۆڵی پێشمەرگە پەنی بە خەڵکدا بەڵێ بۆچی ئەی لەبەرەوەی ئەو زۆر ئەگەر سەرنج بدەیت لە ڕادیۆکەوە هاواریانە کرد و فریای خەڵکی هەڵەبجە بکەن و وا بکەن و وانەکەن و ئەوانە بەڵام بەداخەوە نەیانتوانی ئەگەر هۆکارەکە بیان توانێت لە شارەکانی کەشەوە ڕاپەڕینە دروستکەن ڕاپەرین شاری هەڵەبجە لەبار نەیەچوو ئەو ڕاپەڕینە خۆڕسکی خەڵکی ناوچەکە بوو یا پێشمەرگەی بەبووی من خۆڕسکی خەڵکی ناوچەکە بوو بە تایبەتی تەنزیماتەکانی کۆمەڵە و پارتیشی تیا بوو کۆمەڵە و پارتی و حزب ئیسلامیەکانیشی تیا بوو ینی ئیسلامی لەوە سەرەتای دروستبوون بەڵام هۆکاری سەرەکی ئەبێ پیا و بۆ مێژوو بڵێ تەنزیماتەکانی کۆمەڵی ڕێزدەرانی ڕۆژە من بۆ خۆم لەوێ نەبووم من لە معمەلی قیر بووم تۆ کاتە من کارمەند نەبووم لەناو هەڵەبجا بەڵام کە هاتمەوە بەسەر حەدەسەکە و شەید مەریوانی ئامەزامان شەید دەبێت و ئیتر خودی وتە لە کتێبەکە خوێنتەوە ئەچێ بۆ پرسەکەی و دواتر باسی کۆمەڵی خەڵکی کەکە کە ئەوانەی کەوا بەشداری هینەکان کرد بە تایبەتی برایەکی فەرهاد کە مدیری مەکتەبی سانەوی بۆ لەوێ واز لە مدیریە دێنەوە چێتە دەرەوە بێتە پێشمەرگە و ئیتر بە کوردەکەی ئەمە چیرۆکی دوورودرێژە ناکرین پیا و لێرا بە کورتی کاتەوە من تەنها سەر قەڵەمەکانە بۆ یاڵم هەر حیزبی سیاسی و بۆ خۆی ڕاکێشێکە بڵێ من لە پشتی تەنزیمەکانی من لە پشتی و ڕاپەڕینەوە بوون ئەمە بۆ مێژووە باسەکرێ و ئێوە خەڵکی ناوچەکەن لە زمان خۆتان وەک شاهید حاڵ و زمان حاڵی ناوچەکە ئەتوان ئەو شاهید سەرەتای ئەمە کە شەو لە مزگەوتی جامیعەوە جۆمان لە بانگەوازەکە بوو باسکرا ناوی هیچ کەسێ نەبوو بەڵام بە پێی زانیاریەکانی ئێمە
ڕێخستنەکانی کۆمەڵی ڕێزدەرانی کوردستان بە دەرەجەی یەکەم دوای ئەوە کوڕێکە بوو بە ناوی حەمە سەلیم کاک ئازاد تۆفیقی ئیسا پارێزگاری هەڵەبجەیە ئەمانە کۆمەڵێ بوون بەڵکو ڕەسی ڕەمەح بوون بە ڕەحمەت بێ شەهید عەلی حاجی عنایەت مەجموعەیەکی دێ بوو ئەو شەهید مەریوان کۆمەڵی خەڵکە با ناو نەهێن بەڕاستی لێرە بەڵام کا عومارەوە بۆ مێژووە بێ ئەوەش یعنی بۆ مێژوو بزانێ مامۆسایانی ئاینی ڕۆڵی زۆریان بینی مامۆستا مەلا ئیبراهیمی کوڕی مامۆستا مەلا عوسمان لە سەید سادق مامۆستا ئەحمەدی کاکا مەحموود لە سیروان مامۆسایانی مینبەری مزگەوتەکانیش دەورێکی یەک نمونەوە تۆ بێنمەوە لە ئازایەتی مەلایەک من لێرە باسەکە من جارێک لە خوڕماڵ مهندس بووم ئەوە هەرمایان خۆمە متر ئەوە لە کتێبەکەشان نییە کوڕێک کەسێکە بووە ناوی ئەبوو نەسیر مەسوولی منەظەمەی خوڕماڵ بوو خەریکی پردێک بووم لێ سەرپەرشتی پردەکەمە کرد هات بیانویە گرت وتی وا ئەوامەکەوتم بابەوە تۆ ئیشی تۆ نیە ئیشی منەوە گەرە و پردە خەلەل بێنێ من بە کوردی و بە کوردی لەگەڵ کابرا تێک چوین من زلەیەک ما لە کابراکە ئیتر بە براین بۆ لای مدیری ناحێ بۆ لای ئەبوو قاید قایم قامی هەڵەبجە بوو لەو کاتە کە لەگەڵ لای قایم قام دانیشت بووین شێم هەموو بەرزنجی لێ بوو شێم هەموو بۆیە لەسەر مەلای دینی با من باسەکەم شێم هەموو بەرزنجی لێ بوو کە زانی من و ئەو تەوەتوری هەیە لە بینمانە پشتگیری منی کرد بە ئەبوو نەسیرەکەی وتی تۆ عنسرێکی خراپی لە ناو کۆمەڵگا قایم قامی دانیشت بوو تایر باباش دانیشت بوو مدیری ناحیەی خوڕماڵ وتی یعنی تۆ مەبەست وەیە من ئینسانێکی خراپم وتی بەڵێ خراپی وتی تۆ ئەبێ تەسفیەی جەسەدیش بکری بە بەرچاوی هەرسێکیان بێ ئەوە بۆشە بۆ مێژووی لێم ئەمە قسەی شێم هەموو بەرزنجی بوو جا من باسی مەلا ئیبراهیم خوتبەکانی لە شانەوری و لە سەی سایقەوانە قسەیەکی ڕاستە و مەلاکانی هەڵە بەسم لە ڕاپەڕینەکەی مایسی هێشتا و حەوت آخر باسی مامۆسایانی ئاینی کە هینەکە دەسی پێ کرد لە سەرەتاوە ئەوان نەبوون بەڵام ئەوان زۆر بە باشی پشتگیریان کرد و ئیتر لەوێشەوە بزوتنەوە ئیسلامی خۆ ئەکرێ یعنی ئەوە شاهیدێکی مێژوویە بە هەزاران خەڵکی شارە زوور و هەڵەبجە و هەورامان لەگەڵ مامۆسایانی ئاینی ئاوارەی ئۆردوگاکان بوو بۆیە وتم لە کتێبەکە بۆیە تۆزێ ئاماژەیەکی لە سەرەتای دروست بوونەوە دەسی ئەوانیتیانە بوو بەڵام ئەوان پشتگیریان کرد مامۆستا مەلا ئیبراهیمی کوڕی مامۆستا مەلا عوسمان لە دەستپێکیوە لە مکەبەری مزگەوتی حاجی شەختەوە فووی پیا کرد لە سەی سادق ئەوەی ساڵی هێشتا و حەوتە بەڵێ ئەوە قسەکە تەواو من ئاگام لێوێ نەبووم کە لێوێ نەبووم چی بڵێم کە من ئاگام لەو شتە نەبێت لە خۆمە چی بڵێم وەکو نووسەرێک من چی بڵێم ینی ئاگام لێ نەبێت ڕووداوی گەورە ئیتر هەموو ئەچینە ناو ڕووداوە گەورەکە کارەساتی کیمیایی بارانی هەڵەبجەیە بە تایبەتی ڕووبەرێکی فراوانی لە کتێبەکەی فەرهاد یا کتێبەکەی عومەری حاجی عنایەت داگیر کردووە لە سەرەتا و دەستپێکی هێرشی ئێران بۆ سەر هەڵەبجە و پێشمەرگە یعنی زۆرت هێنا وردەکاری زۆر باسکراوەز منەوێ کۆمەڵێشتی گشتی کە پێداویستی ئەم قۆناغە مێژوویان لێرە باس بکەین ڕووداوی کیمیابارانی هەڵەبجە کێ بەرپرسەلی وڵی ئەگەر بڵێم پێش ئەوەی کە بەرەی کوردستانی بەرپرس بێ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و پێم وایە تەوان لە دەرەوەی یەکێتی جگە لە حیزبی شوعی بەرەی کوردستانی هەمووی زایدەن بزوتنەوەی ئیسلامی ئەوان داڕێژەری خوتەکە بوون جەبەکانی دیاری کرا بوو لە لای خوڕماڵەوە پارتی دیموکراتی کوردستان و لە شنووریەوە یەکێتی نیشتیمانی کوردستان و لە باڵام بۆوە بزوتنەوەی ئیسلامی و ئەوەی مشارەکەی نەکردیا تەنها حیزبی شوعی بوو سۆشیالیستیش بە هەمان شێوە ئەوەی لە بەری کوردستانی بە هەر هەمویان بوون بەڵام ئەڵم سۆشیالیستیش بەڵام بۆ مێژوو شتێکیش بووتر ینی من خۆم هیچێک بووم لەوانەی کەوا لە هەڵەبجا بووم ئەکرێ بڵێم لە سا هەشتای خەڵکی هەڵەبجە پێخۆش بوو بەڵێ نەمانزانی ئەنجامەکە وای لێ دێ کە ئەوانەی کە هاتوون بۆ ڕزگارکردنی ئێمە هەر ئەوانن تاڵانی ماڵەکانیشمانەکە بەڵگەنامەیەکی مێژووی بەڕازەکەم ئەمە بۆ مێژووی لێم چونکی کاتێک کە مامۆستا مەلا عەلی لە مزگەوتی پاشا خوتبە ئەدا کاتێک کە شەوکەتی حاجی موشیر دێتە ناو هەڵەبجە و لە ماڵێکی عەزیز بەرنەئەکەوتن بۆ داوەتکردن و بۆ گوێلێگرتن و بۆ قەڵەباڵغی و بۆ چەپڵە لێدان بۆیان خەڵکی هەڵەبجە لەسەر شۆستەکان وەستاون سوپای پازداران و پێشمەرگە بە سیارەکانیانەوە ئەڕۆن و دێن خەڵک چەپڵیان بۆ لێ ئیتر من ناڵێم لە ساسە هەمووی وایە بەڵام زۆربەی خەڵک ئەم هێرشەی سوپای پازداران و
پێشمەرگەی بۆ سەر هەڵەبجە پێخۆش بوو جگە لەوانەی کە سەر بەعز بوون من بۆ خۆم یەکێک بووم لەوانەی زۆرم پێخۆش بوو کە بێن جایتر هەڵە بووم یا هەڵە نەبووم ئەوە دوایی دەرەکەوێت باش بەڵگەنامەیەکی مێژووی هەیە ئەو کاتە مامۆستا مەلا عوسمان ڕابەری گشتی بزوتنەوەی ئیسلامی بوو بە نووسراوی فەرمی هێزەکانی حیزبەکەی ئاگادارەکاتەوە هەڵە کارەساتێکی مەترسیدار بۆ هەڵەبجە بەڕێوەیە تکایە تەداخل مەکەن و مەچنە ناو شار منەوە نازانم بەڵام لە ناو شارا بوون و بەڵام ئەوەی کە من بە دوواداچوونم کردوە بزوتنەوەی ئیسلامی لە دواتر بە درەنگانەوە لە ناو هەڵەبجە شانزەی مانگ لە سەربانی ماڵی خۆمان بوو گوێم لە وتاری مامۆستا مەلا عەلی بوو یان چی دەنگاتوە ئەو بەڵگەنامەی مامۆستا مەلا عوسمان چییە باسیەکە هەڵێ بەشداری مەکەن ئەوەم نەبیستووە من خۆم ئەیکێ مەلا عەلی بیارە لەکوێ برینار کوشەید مەلا عەلی بیارە لە نۆی مەلا عەلی بیارە لە نۆی سی هەشتاوەش هەفتەیە پێش کیمیایی باران بە تۆپ شەهید دەبێ لە جەبهەکە بوون خۆ لە بەری ئێرانیش قوربانە بم ئەمە ئێمە لە ناو شارە بووین پێشمەرگەی بزوتنەوەی ئیسلامی کەم بوون ئەو کاتە لەوانەیە بڵێم هاوێر هەمویان نەگەشتمە 150 کەس کەم بوون لەبەرەوە بەشداری کردن بەڵام سەری ڕمی داگیرکردنی هەڵەبجە و ڕزگا بڵێن ڕزگارکردنی هەڵەبجە ئەو کاتەوەی سەر بوو بە داگیرکردن یەکێتی نیشتیمانی کوردستان بوو دواتر پارتی دواتر سۆشیالیست دواتر بزنەوەی ئیسلامی کەواتە کرێ بڵێن ئەو حیزبان هەموو بە حەجمی خۆیان کەس بە گوێرەی حەجمی خۆی دواتر ئەوەی کە بەڵگەیە تەنانە هێزەکانی بزوتنەوەوانە دەوریانەیە لە کۆکردنەوەی جەنازەکانی ناو هەڵەبجەشە پێم خۆش بوو لەو کتێبە کە خوێنمەوە تێبینیم کرد کەمتر تۆ ئەو ئاماژانە پێ کردووە شتێ بڵێم لە خیلالی کارکتەرێکەوە بەناوی ئەحمەد زۆر بە وردی باسی کۆکردنەوەی جەنازەکانم کرد ئەسڵەن بەهۆی ئەوەی کە دەستیان کرد بە تاڵانی هەڵەبجە یەک نمونە بووێنەوە دەستیان کرد بە تاڵانی هەڵەبجە دەستیان برد بۆ ماڵی هەڵەبجە دەستیان بۆ سەرۆت و ساوانی هەڵەبجە ئیتر من سەرنجم دابوو بە هیچ جۆرە ڕێگە نادەن کە ئەوان داخلی هەڵەبجە ببن یەک نمونەی زۆر بەسیط بووێنەوە کاتێ فەرهاد دەچێتە لای هەڤاڵ فەرمان لە جەلیلە لەگەڵ مناڵەکانیە ئەڕۆن بۆی بە شوێن کەلوپەرەکانیان بگەڕێن لەگەڵ فەرهاد و هەڤاڵ فەرمان تێکەچن ئەگەر سەرنج دابێ بە قسەکردنە فەرهاد پێڵێ ئەڵێ ئێوە بۆ دزی و تاڵان ئێوە دز و تاڵانچینیان ئێوە پێشمەرگەن ئەویش ئەڵێ دەم و داخە بۆ نە دەمەزەنی ئەەکەیت و قسەی زیادەکەی لەوە ئەبێ ئەڵێ بە پێشمەرەکان لێم وای لێکن ئەڵێ هیچ منەت نەبێەوە من چی ماوە بە چیەکی بە پێشمەکان وا بەشم کوژم ئیتر لەو کاتا تۆزێ فەرهاد پێڵێ لە کاکە من کۆمەڵە بووم مناقەشەیە دروستە بێ ئەڵێ وەرەدانیشەوە ئەوانە فەرهاد پێڵێ لە کاکە من کۆمەڵە بووم ئاوا بە ئیتر لەو قسانەکە خێزانەکەی فەرهادیش دێتە ژوورەوە ئیتر جەماعەتی فەرهاد دێن بە پێشمەرەکانی خۆی ئەڵێ کاکە بە جەماعەتی فەرهاد بگەڕن بە شوێن کەلوپەرەکانیە خێزانەکەی فەرهاد لە گوندی جەلیلە ئەچێت بگەڕێەوە سێرەکە کۆمەڵێ ژن بە سەربانێکەوە دەفەرشی دە فەرشیان پێ دایانە بە هەتاو بەهار بوویتر لەو کاتا ئەڵێ پێڵێ ئەڵێەوە پێشمەرگێکی کاک فەرمان دێتەوە ئەڵێ کاک فەرمان حیامان چوو ئەڵێ بۆ حیاتان چوو ئەڵێ خێزانەکەی کاک فەرهاد وتی ئەوە فەرشەکانی ئێمەیە لەو سەربانە ئەویش پێ ئەڵێ فەرشی ئەوەی چی ئێمە لە ماڵی فەرهاد ئەمە هینانە بەنێناوە ئەویش دەڵێ خوا بگری ئەوە ژنی فەرهاد فەرهاد وازام قەنەفەکەی خۆشی فەرهاد سەیرەکە هەر لەوێ کە چوونە دژ ئەڵێ من هەرەوەم پێکراوە ئەوانم بۆ ڕزگار کردووی جا فەرهاد پەیوەندی پێوە کرێ پێم وایە ئەو کاتە ئاسووی شێخ نووری مەسوولی پەیوەندیەکان بوو لە پاوە ئەو جوای بۆ ئەڵێ کاک فەرمان حەزەکە بێیتەوە ئەو کلوپەرانەوە بەری تان حەمەی کاگە هەڤاڵ محەممەد باڵێن با لێرا وەکو حەمەی حاجی مەحموود باسی بکەیت کاگە حەمەی حاجی مەحموود خۆی ئەچێتە سەیری ماڵەکەی فەرهاد سەیرەکە خەریکن باریەکەن لەو کاتە دووسێ زلەیە لەوانە تاڵانچیەکان و ئەو چەکدارانی کە خێت ناکرێ وانە بڵێ پێشمەرگەکە بەڵام کامەرە ئەمە تاواکەم ئیتر دوای جواب بنێرێ بۆ فەرهاد کاکە وەڵام من خۆ ناکرێ بم بە حرەسی ماڵەکەیت ئەوەی کەرا دەرم کردوون و حتا سەلاح ڕەش زلەیەکی خواردووە لە کاتێک کاتی بارکردنی کاک سەلاح ڕەشی هونەرمەند زلەیەکی خواردووە لەو کاتا ماڵەکەی فەرهاد بارەکەن ئەمە چێ کاکەڵێ بۆ ماڵە بارەکەن زلێکیان لە سەلاح ڕەشیشدا بەڵێ من کامەرەمەوە بڵێم یعنی زۆر جار نابێ ببێ لەبەرەوە ببوورە من قسەکەم ببڕم لەبەرەوە کۆکردنەوەی جەنازە ڕاستە تاکو تەرە هەڵبەرداربوون بە
هەمووی سوپای پازداران خۆیان کردیان بە شۆڤڵ و بەهین بە گەڵابە خۆیان کردنەوە بردیان چەند کەسێکی وەکو و کاگە ئەحمەدەشی تیاوە کە ئێستا خەڵکیە ماوەڵێ کۆمان کردوێتەوە ئێستا خشایت خەڵکی حاجی باقیی کۆکۆیی هەیە لەگەڵ ئەو کە خزمی ئەو کاگە ئەحمەدەیە بە یەکۆبوون بە یەکەوە ئیشیان کردەوە تاکتاکە بەڵام دوای حاجی باقی بێ بزوتنەوە بابەتێکی بەڵام مەلا مەحمووی ئازادی و حاجی غەفور و ئەوانە هەموو بە یەکەوە خەریکە بەو مەلا مەحموو جەنازە کۆکردنەوە چ دەست ڕاستە ئەڵێ یەقتلوه ويمشي في جەنازەتی کاکە تۆ من داوا بە کوشتن بچی کۆشیکەوە چ قیمەت بەڵام یعنی کاتێ ئێستا تۆ پێشمەرگە بە سەبەبکاری کوشتاری هەڵەبجە والله هۆکاری سەرشی ئەوان بوون نەزانی بۆچی کاتێ فەرهاد لەگەڵ بەپرسێکی یەکێتیا کەوتۆتە قسەکردن پێڵێ کاکە چی بکەین ئەڵێ کاکە دانیشنەوە ڕزگار بوون و تاو ئەڵێ کاکە ئێوە بەرگریکی ئاسمانیتان پێ هەمووتان قیناعتان پێ ئەی ئەو خەڵکە قیناعی پێنێ ئێوە چی بکە ئەڵێ هیچ مەترسن هیچ ڕوو ناداوانە ئێڵێ هەگەر هیچ ڕوو نەدا ئێوە بۆ ماسکتان پێ و دژی کیمیایی دژی چەکی کیمیایی پێتانە بەڵام خەڵکی هەڵەبجە پێ نییە باشە ئەی باشە مناڵ چی بکە خۆ مناڵ ماسک نییە بۆ مناڵ ئەلێ لەر مناقەشێکی لەبارە دروستە بێ دوای بەیانی ئەبینی کە خەڵکە ئەگەر جوان سەرنج بدەیت کاتێک کە فەرها ئەحمەد خەریکی نواشتنی جەنازەکانە لە گوڵانی سەر و کۆمەڵێ پازدار دێن لێوە ڕسمەگرن و کۆمەڵێ پێشمەرگە دێن حیوارێکی تونند و تیژ لەبینی کاگە ئەحمەد و لەبینی ئەوانە دروستە بێ ئەگەر ئەو ئەحمەی سۆفی مەحموود بووە ئیتر بە واضحی ئەو کەس بەڵام بێئینسافی نابێ بۆ فەرهاد ئەگەر هەموو ئەو پێشمەرگانی لە ناو هەڵەبجە و هەمویان بە تاڵانجی یا هیچ چەند لایەنێکی وای نەوتوان یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی وەکو مامۆستا ساڵح ژاژڵەی تیا بوو کە دامان نابوو بە ئەمین سندوقی هەڵەبجەی لێ قەوماوەکان بەڵام لە ناو پارتیشە عینیشت بەڵام لە بزودنەوەی ئیسلامیشە عینیشت لە ناو سۆسیالیستە عینیشت بەڵام خەڵکی دەستپیچی تیا بوو من یەک نمونە بۆ بەرزیێنەوە یەکێکبان لایەنەکەشی ناڵێم بۆی توش دڵگران نەبی ئیسلامیە یا ئەلمانیا یا شتێک لە شمشێر کەسێکم بینی وتی کاک فەرهاد تم بەڵێ وتی هێنا ناوی چییە فڵانە کەسە ناسی مامۆستا محەممەدی دەڵەمەڕی وتم ئەی چۆنەوە قزمە وتی داواجنەکەی هەمووی ئێمە بردومانە داواجنەکەی هەمووی ئێمە بردومانە لەکوێ با پارەکەی بدەم وتم پارەکەی بدەبن من ئێمە کاکە ئامەزامە وتی ناخۆمە ئێمە ئێستش ئەیەتەوە هەر نەیەوە ئێستش مامۆستا محەممەد لەسەر ویلچێرێکە تا ئێستش کابرا مریشەکانی خوارد و پارەکەشی نەدایەوە پێم وایە داواجنەکەی ئەحمەدی شاسوار و هی مامۆستا محەممەد ئەوەندەی من ئاگاداری وەستا کازم و ئەحمەدی شاسوار و مامۆستا محەممەد داواجنەکەشیان برد و تاڵانیشیان کرد و پارەکەشیان نەدا لەبەرەوە تاڵانی هەڵەبجە پەڵەیەکی ڕەشە بە ناو چاوی یەک بە یەکی حیزبەکانی کوردستانەوە لە بزوتنەوەی ئیسلامەوە تا یەکێتی و تا پارتی و بەزانی بۆ تەنها شوعی لەوان زیان نەکرد زانی بۆچی کاک لەبەرەوەی ئەگەر ئەوانیش بەر خەڵک هەبێت وەکو مەسەر هەواڵ فەرمان کە دزی نەکردو هاوکاری هینی کردووە هاوکاری فەرهادی کردووە بەڵام نەیتوانیەوە لێ پرسیینەوە لەگەڵ ئەو کەسانە بکە حتا فەرهاد پێڵێ بۆ هاتان کرد بۆچی بۆ تەلەڤیزیۆنێ بۆ سەلاجەیە خەباتی چەند ساڵەتان گۆڕیەوە ئەڵێ وەڵام من هەورەی پێم کراوە فلانە کەس و فلانە کەس و فلانە کەسم گرتووە فلانە کەسە گرم ئەڵێ من ئاڵای شۆڕشم فلانە کەسە عەفوەن ئەڵێ من شۆڕژگەرانم فلان کەسە گرم ئەڵێ خەتی گشتی منیش کۆمەڵەم ناتوانم سەیطرە ناکەم بەسەر هەموویانە ئەم حیوارە دروست بووە لە بینیانە بەڵام من بە هیچ جۆرە تعمیمیەوە ناکەم بڵێم خوانە خواسە مام جەلال پێی خۆش بووی یا کاک مەسعود پێی خۆش بووی یا مامۆستا مەلا عوسمان پێی خۆش بووی یا مامۆستا مەلا عەلی پێی خۆش بووی یا هەڤاڵ محەممەد پێی خۆش بوو هەمووی حاجیمان پێی خۆش بوو وانە یا قائیدەکان بەڵام دەسی پیس کە هەبوو تۆ شۆڕژێکەواتە تۆ تاکی کۆمەلگات ئامادە نەکردووە بۆ ئەوەی شۆڕشکا ئەگەر شۆڕژگەر بێت چۆن دەست بۆ ماڵی خەڵک کامەر من لێرە ناکەومە مەوقعی دیفاعکردن ئەوە پێشکەشکارێکم لێرە بەڵام تا ئێستا بە کەمترین بەڵگە باسی بزوتنەوەی ئیسلامی کراوە کە دەوری بوو بێ لە تاڵانکردن و دزیلی ماڵی خەڵکی هەڵەبجەوانەی کارەساتەکان بەسەرات محکەمەیە بێت ئەگەر ئەمانە ڕاستیانە کرد دادگایەکیان دابنایە ئەوێ شاهید حاڵ دادگایەکیان دابنایە لە دوای یەک دادگایەکیان دابنایە بۆ ئەوەی لێپێچینەوە لەو کەسانە بکرێ کە لە هەڵەبجە دەستی تاڵانیان هەبووە و حەقی ئەو کەسانەش بدەن کە مافیان خراوە لە هەڵەبجە و ماڵیان تاڵان کراوە من کاتێک شاهید حاڵ ئەگەر حیوارێک هەیە حیوارێ لە بینی فەرهاد و یەکێ لە عینەکان هەڵێ کاکە ماڵەکەم تاڵان کراوە قەینا کتێبەکانتان بۆ بردووە مشوری کتێبەکانی خوا یەکێ لە پێشمەرگەکان پێڵێ کاکە وەڵا مشوری کتێبەکانیش و مەخۆ کتێبەکانی تۆ لە هاوار هەندێکیان داوە ئاوا حتا جنێویان داوتیان ئەم سەگ بابەت چیەتی ئەمە کتێبە ئینگلیزی بۆ چییە کتێبەکان تەوە هەمووی مەسادری هەندەسی ئەوانە بووە ئەم هەموو کتێبەی بۆ چیە یان خۆیان پێگەرم کردوەوە یا سووتانیانە هزار کتێبی ناو کتێبخانەکەی بە تەنانەت ئەو بەحسەی لە دیراساتی عولیا هەیبوو بەحسەکەشی لەگەڵا بوو بەحسەکەش فوتە
اینێ ئەمە سیفەتی ئینسانی شۆڕژگەر نییە من ناڵێم هەمویان وابوون جارێکە تەکی دەکەمەوە بە هیچ جۆرێ هەموو پێشمەرەکانی یەکێتی پارتی سۆشیالیست بزوتنەوە وانە بوون بەڵام خەڵکی دەستپیسیانتیاوە بۆی ئەوانش بەرپرسن بۆی سعادە فەرموو بۆی مامجار بەپرسە و کاک مەسعود بەپرسە هەواڵ محەممەد بەپرسە مامۆستا مەلا عوسمان مەلاعی بەپرسن لەبەرە نەیانتوانی بە هیچ جۆرێ دزێک بێنە گیر و گاز ئەگەر سەرنج بدەیت لە ناو سەیتەرەکەی میراوە لای پاوە یەکێکدا ئەبەزیێنن بەجلی خاچیەوە کابرا هەر ڕایە کێشێ تقریبان یەک تۆپ قماشی کردو بە پشتوێن یەک تۆپ قماشی کرد و پشتوێن هەر ڕایە کێشێ و فەرهادیش لە پەنجەرەکەەوە لە پەنجەرەی ئەو سیارەی کە هێناوێتەوە باری پێبرێتەوە بۆ پاو شتێکی پێپیاکەەوە بیفرۆشی بۆ مناڵەکانی سیارەکەی بە بەتاڵی هاتووە هیچی نەهێناوە ئەو مەنزەرە ئەبینێ فەرهاد باسی ئەوە شەکا کە تەنانە سوپای پاسداران ڕێگریەکەن لەو تاڵانی و ئەڵێ سەری کۆڵانەکانەکەن بە ساتر لەبەرەوەی لە دزی و لە تاڵانی خۆشیان زیان کردووە پاسدارەکانیشیان زیکردکوە یەکەم ئیمام خومێنی یەکەم قسەیەوە بوو وتی چیتانە پێویستە بۆ پێداویستی خۆتان بیبن ئەلەرەوە دەستی پێکرد مەوزوعەکە سەری کۆڵانەکان هەموو بە سەرگرتنی کۆڵانەکانیش هێشتا وازیان نێنەوە من بە هاوڕێکم هێنای مامۆستا ناجیە مامۆستا ناجی خۆی لەناو هەڵەبجا ژیاوە تقریبان 10 ڕۆژ دوای کیمیابارانەکە هەڵەبجا من بۆ خۆم دوای کیمیابارانەکە بە مانگی هاتوومەتەوە تقریبان هەفتەیە لەناو هەڵەبجا بووم یعنی لێ ژیاوم دیومە هەموو مەوزوعەکانم دیوە ئەزانم کێچی کردو کێچی نەکردووە خەڵکیشم دیوە بە دەلیلی مەلموسەوە کە دزی کردووە مامۆستا ناجی خۆی ئەڵێ کاکە هاتن ماڵەکەیان کۆ کردەوە وتی ئێمەش ڕۆشتین بۆیان دوای ئەوە یەکی هاوتی کاکە یان ئەشتان کوشتن شەو هاتن ئەوەی کە پێویست بوو بردیان و بەڵام ئەگەر سەرنج بدەیت لەبەرەوەی ئەمان بوون بە سکەواسووری بەرلەشکری هێنانی سوپای پاسداران بۆ سەر هەڵەبجە و جمهوری ئیسلامی ئێران بۆ هەڵەبجە بەڵام وەکو خۆش دەڵێ ڕێکەوتنی هەبوو لە بەیانە بەڵام ڕێکەوتنی نووسراو نەبوو لە بەیانە پاشگەز بوونە تۆ لە ڕێکەوتنەکە لەبەرەوە ئەوان ئەم کە دەستیان برد بۆ تاڵانی هەڵەبجە ئیتر سوپای پاسداران مەنعی کرد ئەوان بێنە هەڵەبجەوە کاتێ هەڤاڵ فەرمان بە خۆی و سیارەکەیەوە فەرهاد یێنێ لای کارێزی حاجی ناجیە دایە بەزێنێ خۆی لەگەڵ ئەڵێ بە فەرهاد ئەڵێ کاکە لەبەرەوەی برادەرەکانی ئێمە دەستیان بە دزی و تاڵانی کردووە ڕێگە نادەن سوپای پاسداران من زیاتر بێم تا ئێرەتان گەرم دوای ئێوە بە پێ بڕۆنەوە ئەڵێ بە پێی ڕێکەوتنەکە فەرهاد ئەڵێ بە پێی ڕێکەوتنێنە نووسراوە کە هەبووە قەرار بووە ئێران بێ ناوچەکە بگرێ و بەجێ بێڵە بەڵام دواتر وا دەرنەچوو نەتیجەکەی یەک کۆتا پرسیارەکەم لە بەشی دووەمە بە کورتی وەڵام بیتەوە تۆ کاتێک کە باز پێشمەرگە ئەەکەیت و بۆ منە سەبەبێک بوون بۆ کارە ساتەکە هەڵەبجە بەڵام لەو کاتا خۆشت بازەوەکەی ئەفسەری عێراقی دبینی و پێشتر معلوماتە بۆ کە سەدام حوسێن ئێوە کیمیاییکا بەسەر هەڵەبجە دوای کۆمەڵێ جوندی و ئەوانەتان نبینیوە ئەوە دوای لە کاتی هینەکە و کاتێک جێشەکە ئەشکێت یەتە خوارەوە یەنە لە کەنار دیوارەکەی ماڵی فەرهادیان بینێ سێرەکە لەوێ ئەڵێ چییە دەم و باز ئەڵێ وەڵات لە دوێنێەوە ئێمە بەو شاخەوەی ئێمە هینمان نەکردووە ئێمە عیتادمان پێ نەگەیشت ڕاکەین هاتمەوە کە یەکیان ئەڕۆن نانوشتیان نەداتێ فەرهاد چاو نانیان نەداتێ ئەڕۆن یەکیان سیلاحەکەی بەجێڵێ ئەڵێ وەرە کاکە سیلاحەکە بەرە ئەڵێ ئوستا سیلاح چی لێ بکەم بەبێ عیتاد سوودی نییە ئێوەش ئێرە مەمێن چونکە ئێمە سەدام حوسێن ئەناسی کەواتە معلومات هەبووە بە تەجروبەی کۆن ئەڵێ من لە هەر شوێنێک ببووم لە هەر جەبەیە بووبم جەبەکە تێک شکاوێ سەدام حوسێن کیمیایی لیاوە توش ئەو جەبهەی ئەوان شکاوە جەبهەی حکم حیزبی بە شکاوە ئەوە چاوەڕێیەکی سپاس بۆ عومەر حاجی عنایەت نووسەری کتێبی من و شارەکەم لە بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵمان بووی بەڵێمی نەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی جێپەنجە لەگەڵ عومەری حاجی عنایەت تاوەکو بەشی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایە